کە باسی فوتباڵ دەکرێت بێگومان ئیتالیا ناوێکی درەوشاوەیە و شوێنی چەندین ئەستێرەی جیهانیە. لیگای بەرزی ئیتالیا پرۆگرامی سیری ئەی نەک تەنیا لە ئیتالیا بەڵکو لە هەموو جیهانیش پەخش دەکرێت. جگە لە چەندین یانەی بەناوبانگ هەڵبژاردەی ئیتالیا تا ئێستا 4 جار جامی جیهانی فیفای بەدەستهێناوە. Dybala with the corner. Oh, and headed off the post and in. Cristiano Ronaldo breaks his duck. Zukic is one of them. Oh, that's wonderfully hit. It's a glorious goal. Pjanic. 120 ساڵ پێش ئێستا کۆمەڵی خوێندکار یانەیەکی وەرزشیان دروست کرد و ناویان نا یوڤنتوس یوڤی ئێستا کە دەڵێ تۆرینۆ بێ یانەی یوڤنتوس و یاریگای ئێلیانس نابێت. هەر کەسێک بوو هەر شتێک بێتە ئەم ناوچەیە بوو هەر سەردانێک بێت دەبێت سەردانێکی ئێرەش بکات بە تایبەتی لە دوای ئەوەی ئەستێرەی جیهانی تۆپی پێ کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ ئەم یانەیە یاری دەکا و هەوڵی بەدەستێنانی نازناوی زۆر بەناوبانگ و جیهانی دەدات. لەم یاریگایە ئەم یانەیە چەندین خەڵاتی بردووەتەوە چەندین جامی ئەوروپی و جامی ئۆفیشەڵی لیگی بردووەتەوە کە زۆر گرنگ و زۆربیان لە نێو مۆزەخانەکە جانراون. ئێستا ئێمە ئێوە دەبێنە نێو یاریگاکە و مۆزەخانەکەی. ئێوە لەکێوە هاتوون چۆنە هاتوون سەردانی یاریگای یوڤنتوس بکەن؟ من خەڵکی میلانۆم هاتوین بۆ سەردانی یاریگای یوڤنتۆس لەبەرەوەی ئێمە هاندەری ئەم تیپین و میوانداری کریستیانۆ ڕۆناڵدۆمان کردووە بۆ تیپەکەمان یاری دەکات بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنین لە 5 پاڵەوانێتەکەدا و لێرە پاڵەوانێتەکان ئەنجام دەدرێت. ئێمە لە یاریگاکە دەبین بە دڵنیاییەوە پاشان دەچین بۆ یاریگای ئۆینەر بۆ بینین یاریەکانی تر. پێت وایە بەهۆی کریستیانۆ ڕۆناڵدۆوە یوڤنتوس جامی وەکو شامپیۆنس لیگ و ئەوانە دەباتەوە؟ بەڵێ بە دڵنیایی یاریزانێکی زۆر بەتوانایە. ئەو هەڵسوکەوتی پەیوەستە بە هەڵسوکەوتی یاریزانەکانی تیپەکەی. دڵنیا نیم لەوەی کە ئێمە لەم خولەی پاڵەوانێتەکان دەیبینەوە. هەرچەندە ئەمە یاریە ناتوانین زۆر دڵنیاش بین. ئەی تۆ ئەستەکەی لەگەڵ کریستیانۆ ڕۆناڵدۆی؟ نا من ناتوانم بڕیار بدەم.